خۆخ و گوێز ئیمساڵ هەر دارەکەشی سەرما بدێتی ئەوە نییە کە بڵێ بەرەکەی سەرما بدوێتی. سەرما و سۆڵەکەی زستانی پێنجوێن بوویە هۆکاری وشکبوونی هەزاران داری گوێز و درەختە بەردارەکان. خەڵکی پێنجوێن بژێوی ژیانی زۆرێکیان لەسەر بەرهەمی کوشت و کاڵی و باغداریە. بە وشکبوونی باخەکانیان تووشی گەورەترین زیان بوونەتەوە. ئەو سەرسەوزەی کە ناسنامەی سروشتی ناوچەکە بوو بەرهەمی ڕەنجی دەیان ساڵەی باغداران بوو کە ئەمساڵ جگە لە دارێکی وشکەڵات و چاوەڕێ ناکەن جارێکی تر باخەکان سەبەتەی دەستیان پڕ بکات لە میوەی جوان و بازاڕ و ماڵەکان پڕ بکەن لە بەرهەمی خۆماڵی. بەهۆی ئەم سەرماوە کە ڕووی کردە ناوچەکەمان زەرەرێک و زیان زۆر بەر باخەکانمان کەوتووە. باخەکانمان هەمووی ئەوەی کە داری قۆخ و گوێز و هەنجیرە هەمووی سەرما بردوێتی زیاد لە 10 ساڵە 15 ساڵە خزمەت و دارانەیەکەین گشتی بە هۆکاری ئەو سەرما کە ڕووی کردە ناوچە بەڕاستی سەرمایەک بوو کە لە مێژووی ئەوەی کە ئێمە ژیاوین لە تەمەنی 40 ساڵیمە تا شتی وام نەبینیوە. زەرەرێکی زۆری لێمانداوە هەمووی دارەکانمان سەرما سووتانیوێتی. ئەتر داواکاریشی نیشەڵا لە کردی کشتتوکاڵ لە جەنابی وەزیر کە خۆشیان بێن بە لە نزیک و ئەم شتە بەواقعەت ببینن کە ئێمە چ زەرەرێکمان لێ کەوتە. مەزندەی زیانەکان تاوەک ئێستا ژمار نەکراوە. هیچ قەرەبوویکیش بۆ جوتیاران دیاری نەکراوە. پلەکانی گەرما دابەزی بوو بۆ ناقص 26 پلەژێ سفر. ئەمەش کاریگەریەکی ئەو توی کرد بۆ سەر باخەکان لە سنووری قەزای پێنجوێنە بوو بۆ هۆی وشکبوونی زۆربەی نەمامە بەردارەکان لە سنوورەکەمانە. ئێمە ساڵانە ئەتوانین بە پێدانی دەرمانە قڕکەرەکان هاوکاری خاوەن باخەکان بکەین. بەڵام بەهۆی ئەم وشکەسی ئەم زستانی کە ڕووی لە ناوچەکەمان کردبووی زیان بگاندن بە نامامەکان لە ئێستادا هیچ هاوکاریەکی وانییە کە بتوانین قەربی بکەینەوە بۆیان. زیاتر لە 2000 باخ لە سنووری قەزای پێنجوێن بوونی هەیە بە دەیان هەزار درەختی بەردار بەهۆی کاریگەریەکانی سەرماوە وشک بوون. جوتیاران و باخەوانان داوا لە حکوومەتی هەرێم دەکەن زیانەکانیان ئەژمار بکرێت و قەرەبوویان بکرێتەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، پێنجوێن.